إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولا بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، ئاسوودەیی دەرونی یەکێکە لە نیعمەتە هەرە گەورە و گرنگەکان، یەکێکە لە نیعمەتەکانی خودای پەروەردگار. هەموو کەسێک حەز دەکات لە ژیانیدا بە چاک و خراپیەوە ئاسوودە بێت و ئاسوودەیی و بەختەوەری دەرونی هەبێت. بەڵام بەدەستهێنانی ئاسوودەیی دەرونی پێویستی بە هەوڵ و تێکۆشان هەیە، هەروەکو چۆن ماڵ و سامان بەبێ کار و کەسابەت و هەوڵ و تێکۆشان دەست ناکەوێت، ئاسوودەیی دەرونی و بەختەوەریش بەبێ هەوڵدان و دەستگرتن بە هۆکارەکانەوە بۆ ئینسان دەست ناکەوێت. هەر یەکێک لە ئێمە ئەگەر نەخۆشیەیەکی هەبێت دەچێتە لای دکتۆر و ئامادەیە چی ماڵ و سامانی خۆی هەیە خەرجی بکات لە پێناوی وەرگرتنی چارەسەردا. تەنانەت جاری وا هەیە دەچێتە دەرەوەی وڵات و هەرچی دکتۆر هەیە بڵێن باشە سەردانی دەکات بۆ ئەوەی کە نەخۆشیەکەی باش بێت. دەینەبوونی ئاسوودەیی دەرونی گەورەترین نەخۆشی و ناخۆشیە بۆ ئینسان، کەواتە پێویستی بە چارەسەر هەیە، پێویستی بە هەوڵ و تێکۆشان هەیە، پێویستی بە گرتنەبەری و هۆکارەکان هەیە بۆ ئەوەی ئینسان لە ژیاندا ئاسوودە بێت و دڵی ئاسوودە بێت. چونکە هیچ نیعمەتێک بەقەد ئاسوودەیی دەروون بۆ ئینسان چێژبەخش و بەلەزەت نییە و هەروەها گرنگ نییە بەنسبەت ژیانی ئینسانەوە. بۆیە بە کورتی دەڵێن هۆکارەکانی ئاسوودەیی دەروون. زۆر هۆکار هەن کە ئینسان پێیان ئاسوودە دەبێت، بەڵام چوار هۆکار بە کورتی باز دەکەین لە هۆکارەکانی ئاسوودەیی دەرونی ئینسان. یەکەم لە هۆکارەکانی ئاسوودەیی دەرونی ئەوەی کە ئینسان پێی ئاسوودە دەبێت بریتیە لە یەکتاپەرستی خوای پەروەردگار و ئیمانێکی بەهێز. خوای پەروەردگار دەفەرمێ: ئەفەمەن شەرح الله صدره للئیسلام فهو على نور من ربه. ئەو کەسەی کە خوای پەروەردگار دڵی گوشاد کردووە، دڵی فراوان کردووە بۆ ئیسلام و بۆ ئیمان، ئەو کەسە لەسەر نور و ڕووناکیە لەلایەن خوای پەروەردگارەوە. دەی کەسێک لەسەر نوری خوای پەروەردگار بێت، حتمەن ئەو نورە پێش هەموو شتێک ئەو دڵ و دەروونەی ڕووناک دەکاتەوە و ئینسان ئاسوودە دەکات. ئیبن تەیمیە دەفەرمێت بەڕاستی هیچ خۆشی و لەزەتێک لە ئاسوودەیی دەرونی بۆ ئینسان خۆشتر و بە لەزەتتر نییە. ئەوەش تەنها بە خۆشەویستی خودای پەروەردگار دەست دەکەوێت، بە ڕووکردنە خوای پەروەردگار دەست دەکەوێت، بەوەی کە ئینسان ئیمانێکی بەهێزی هەبێت، ڕوو لە خوا بێت، بەوەی کە پەیوەندی لەگەڵ ئەو خوای پەروەردگارەدا بەهێز بێت. ئەو ئاسوودەیی دەروونە تەنها بەوە دەست دەکەوێت کە ئینسان ئیمانێکی بەهێزی هەبێت. محەممەد عەریفی بەسەر هاتێکمان بۆ باز دەکات، دەڵێ یەکێک لە بانخوازەکان دەگەڕێتەوە، دەڵێ بۆ نەخۆشیەکم چوومە بەریتانیا بۆ لای دکتۆرێک. ئەو دکتۆرە موسڵمان نەبوو، دەڵێ هەرکەمنی بینی ئەو مامۆستایە دەڵێت زانی کە مامۆستایەکی ئاینیم و بانخوازێکم و کە سیمای منی بینی زانی کە بانخوازم و مامۆستایەکی ئاینیم، بۆیە وتی دەمێکە پرسیارێکم هەیە، دەی وەرە با پرسیارێک لێ بکەم. گوتی من هەرچی خۆشی و ناز و نیعمەتی دنیا هەیە هەمە، هەرچی خۆشی هەیە ممارەسەم کردووە، چونکە لە هیچ شتێکم کەم نییە لە دنیادا، تەنها ئەوەیە کە دڵم خۆش نییە و دڵم ئاسوودە نییە. ئەو مامۆستایەش پێی دەڵێت دەی ئەوەی کە دڵ و دەرونی ئینسان ئاسوودە دەکات، ئەوەی کەوا دەکا کە تۆ ئاسوودەنی لە ژیانتدا
پەیوەندی بە ناخ و دەروونەوە هەیە، ئەوەش تەنها بە ئیمان و ئیسلامەتی ئینسان دڵی ئاسوودە و کامەران دەبێت. ئەگەر ئینسان بیەوێ لە غەیری ئەوە ئاسوودەیی بەدەست بێنێت، بەڕاستی هەر شتێکی کاتیە و هیچی دەست ناکەوێت. ڕەنگە شتێکی کاتی جاری وا هەیە ئینسان فێڵ لە خۆی دەکات، بە شتێکی کاتی خۆی دڵخۆش دەکات، بەڵام بەخوا ئەوە هەر کاتیە، نامێنێت و دوایی دەڕوات. بەڵام ئاسوودەییە کە بەهۆی نووری خوای پەروەردگار و ئیمانەوە بێت، بێگومان لەگەڵ ئینسان دەبێ و قەت لە ئینساندا نابڕێت. بەڵێ تەوحید و یەکتاپەرستی سەرچاوەی ئەمن و ئەمانە بۆ ئینسان، سەرچاوەی قووەت و هێزە بۆ ئینسان، سەرچاوەی دامەزراویە بۆ ئینسان. نابینن ئینسانی موسڵمان لە مەیداندا چەند خۆڕاگرە، نابینن وەختێک بەڵام موسیبەتێکی بەسەردێ ئەو کەسە چەند خۆڕاگرە و حەمد و سەنای خوای پەروەردگار دەکات. نابینن ئینسان تەنانەت لە مەیدانی ڕووبەڕووبوونەوەشدا ئینسانی ئیماندار چەندە دامەزراوە و بەهێزە لە چاو ئینسانێکی بێباوەڕ. خوای پەروەردگار وەختێک باسی بێباوەڕانمان بۆ دەکات کە ترس و لەرزیان دەکەوێتە ناو دڵەوە، تەماشاکەن خوای گەورە بە چیەوە بەستۆتەوە. خوای پەروەردگار لە قورئاندا بۆمان باس دەکات: سنلقي في قلوب الذين كفروا الرعب بما أشركوا بالله. لەمەود و خوای گەورە دەفەرمێت ئێمە ترس و لەرز دەخەینە دڵی بێباوەڕانەوە بەهۆی چیەوە؟ بما أشركوا بالله، بەوەی کە هاوبەش بۆ خوای گەورە بڕیار دەدەن، بەوەی کە بڕوایان بە خوای پەروەردگار نییە، بەوەی کە پەیوەندیان لەگەڵ خوای پەروەردگاری بەهێزدا بەهێز نییە، ئەوانە هەمیشە ترس و بیمیان هەیە. بۆیە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم پێنج شتم پێدراوە، یەکێک لەوانە ئەوەیە کە ئینسانی موسڵمان یەکمانگەڕێ دوژمن لێی دەترسێت. بەهۆی چیەوە؟ بەهۆی ئەو ئیمانە بەهێزەیەوە، بەهۆی پەیوەندی لەگەڵ خوای پەروەردگارەوە، بەهۆی تەوحید و یەکتاپەرستیەوە. بێباوەڕ بۆچی هەمیشە لەرزۆکە؟ لەبەر ئەوەی پەیوەندی لەگەڵ خوای پەروەردگاردا بەهێز نییە، لەبەر ئەوەی دڵی نەبەستۆتەوە بە خوای پەروەردگار، لەبەر ئەوەی کە دڵی پێوە دەبەستێتەوە دەزانێت کاتێک ترس و لەرزێکی بۆ دێت بە کەڵک نایەت و فریای ناکەوێت. ئەوەی لە هەموو کاتێکدا فریای ئینسان دەکەوێت دەی تەنها ذاتی ئەڵڵایە. ئەگەر ئینسان لە دنیادا لەگەڵ دەوڵەتێکی بەهێز پەیوەندی هەبێت، دەڵێ بەخوا پشتی بە فڵان دەوڵەتە قایمە، یان پشتی بە فڵان بەرپرسە قایمە کە دەسەڵاتی زۆرە. ئەی ئینسان کە لەگەڵ خوای پەروەردگاردا پەیوەندی بەهێز بوو، ئەی ئینسان کە بڕوایەکی قایمی لە دڵدا بە خوای پەروەردگار هەبوو، ئەو کاتە ئینسان بەهێز دەبێت، ئەو کاتە ئینسان خۆڕاگر دەبێت، ئەو کاتە ئینسان دامەزراو دەبێت. کەواتە بەڕاستی تەوحید و یەکتاپەرستی ئیمانێکی بەهێز دڵ و دەرونی ئینسان ئاسوودە دەکات، ئینسان دامەزراو دەکات، وا لە ئینسان دەکا ئینسان لە هەموو مەیدانێکدا خۆڕاگر بێت. خوای گەورە بمانگەڕێ لەو جۆرە کەسانە. دووهەم لە هۆکارەکانی ئاسوودەی دەروون بریتیە لە بەردەوام بوون لەسەر زیکر و یادی خوای پەروەردگار، بریتیە لە پەیوەندیەکی بەهێز لەگەڵ خوای پەروەردگاردا. ئیبن القەیم بۆمان باز دەکات، دەفەرمێت زیکر و یادی خوای پەروەردگار کاریگەریەکی زۆر سەرسوڕهێنەری هەیە لە ئاسوودەکردنی دڵ و دەرونی ئینسان. هەروەکو پشتکردنە زیکر و یادی خوای پەروەردگاریش کاریگەری هەیە لەسەر دڵتوندی و لەسەر ناڕەحەتی بۆ ئینسان. زیکر و یادی خوای پەروەردگار دڵ و دەرونی ئینسان ئاسوودە دەکات. فەرمانی خوای پەروەردگارە: ئەلا بذیکر الله تطمئن القلوب. خوای گەورە پێمان دەفەرمێ ئاگادارمان دەکاتەوە، ئاگادار بن خەڵکینە مسلمانان، دڵ و دەرونی ئینسان بە زیکر و یادی خودای پەروەردگار ئاسوودە دەبێت. دەی بتەوێ بە غەیری ئەوە ئاسوودەیکەی دڵنیا بە هەر شتێکی کاتیە و ئاسوودەی حەقیقی نابێت. ئاسوودەی حەقیقی و ڕاستی تەنها لە دەستگرتن بە شەریعەتی خوای پەروەردگار و زیکر و یادی خوای پەروەردگاردایە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم: لا يقعد قوم يذكرون الله عز وجل. هەر کەسانێک و هەر کۆمەڵێک دابنیشن لە ماڵێکی خوای گەورە، لە هەر ماڵێکدا، لە هەر شوێنێکی ئەو سەرزەویە، کاتێک کە زیکر و یادی خوای پەروەردگار دەکەن، بەرهەمەکەی چییە دەستیان دەکەوێت؟ ئیلا فریشتەکانی خوای پەروەردگار دەوریان دەدەن، ئیلا ڕەحمەتی خوای گەورەش دەیان دەپۆشێت. وەنەزەلەت عەلەیهم السەکینە. بەهۆی ئەو زیکر و یادی خوای گەورەوە سەکینەت و دڵ ئارامی دادەبەزێ بۆ سەر دڵی ئەو جۆرە کەسانەدا. ئەو سەکینەت و دڵ ئارامیە ئاسوودەیی و بەختەوەری حەقیقی بۆ ئینسان دەستە بەردەکات. بەڕێزان،
ئەوە لە زیکر و یادی خودای پەروەردگاردا دەست دەکەوێت. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم الشەیطان جاثم على قلب ابن آدم. وریا بە ئەی موسڵمان پێغەمبەر صلی الله عليه وسلم بزانە چەند بە جوانی ئاگادارمان دەکاتەوە، چەند بەڕوونی پێمان دەفەرمێت شەیطان دێتە ناو دڵ و دەرونی ئینسان، وەزوەسە بۆ ئینسان دەکات، چۆک لەسەر دڵ و دەرونی ئینساندا دەدات لە ڕێگای وەزوەسەوە. جا پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم فإذا ذكر الله خنس. هەر کاتێک کە ئینسان زیکر و یادی خودای پەروەردگاری کرد شەیطان خۆی ون دەکات و نامێنێت. بەڵام وئیذا غەفەل وەزوەسە، وەختێک کە ئینسان لە زیکر و یادی خوای گەورە بێ ئاگا بوو ئەو کاتە شەیطان وەزوەسە بۆ دڵ و دەرونی ئینسان دەکات، ئەو کاتە شەیطان دێتە ناو دڵ و دەرونی ئینسان، ئەو کاتە دەرگای دڵی ئینسان دەکرێتەوە بۆ شەیطان. وریا بە ئەی موسڵمان دەبێ ئینسان بە زیکر و یادی خوای گەورە خۆی بپارێزێت لە شەیطان. لە فەرمایشتێکی دیکەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم پێمان دەفەرمێت وآمركم أن تذكروا الله، فەرمانتان پێ دەکەم یادی خوای پەروەردگار زۆر بکەن، زیکری خوای گەورە بکەن. دوایی پێغەمبەر نمونەیەکمان بۆ دێنێتەوە بزانین زیکر و یادی خوای گەورە چەندە گرنگە بۆ پاراستنی ئینسان لە شەیطان، بۆ ئاسوودەبوونی دڵی ئینسان. چونکە ئەوەی کە ئینسان خەفەتبار دەکات، ئەوەی کە دڵی ئینسان تون دەکات، هەر لە ڕێی شەیطانەوە و لە ڕێی خراپەوەیە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم وەکو ئەو کەسەی کە لە ترسی دوژمن ڕادەکات، کاتێک کە ڕادەکات دەڕوا بۆ قەڵایەکی زۆر مەحکەم، لەوێ خۆی قایم دەکات و دادەمەزرێت لە بەرامبەر دوژمندا. ئەو کەسە کاتێک کە دەچێتە ناو ئەو قەڵایە خۆی دەپارێزێت لە دوژمنەکەی. دەی پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئابە و شێوازەیەیە ئینسان ئەگەر بیەوێ بچێتە قەڵایەکی مەحکەم و قایمەوە بۆ ئەوەی خۆی لەو دوژمنە لە شەیطان بپارێزێت، پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم لا يحرز نفسه من الشيطان إلا بذكر الله. ئینسان پارێزراو نابێت لە دەستی ئەو شەیطانە تەنها بەچی نەبێت؟ بە زیکر و یادی خوای پەروەردگار. دڵی ئینسان هەر بەوە پارێزراو دەبێت، ئینسان هەر ئەوە ڕزگاری دەکات لە دەستی شەیطان و لە وەزوەسەی شەیطان. دەی لە ڕووی دەرونی و زانستیشەوە زانایانی بواری دەرونی ئەوڕۆ باس لەوە دەکەن ئەو کەسانەی کە زیکر و یادی خوای گەورە دەکەن، ئەو کەسانەی کە قورئان دەخوێنن، ئەو کەسانەی کە پابەندی یادی خوای پەروەردگارن و پابەندی ئەو شەریعەتەوە ئەو پەیامەی خوای پەروەردگارن، زۆر ئاسوودەترن، زۆر بەهێزترن، دڵیان زۆر خۆشترە وەک لەو کەسانەی کە ڕوویان لە خراپەیە و ڕوویان لە غەیری خودای پەروەردگارە. لە بەریتانیا یەکێک لە زانایان توێژینەوەیەکی کردووە لەسەر چەند کەسێک کە قورئانیان بۆ لێداون، چەند کەسێکیش گویان لە گۆرانی گرتووە. دواتر لە نەتیجەی کۆتاییدا کاتێک کە توێژینەوەکەیان لەسەر کردوون دەرکەوتووە ئەو کەسانەی کە گوێ لە قورئانی پیرۆز دەگرن دڵ و دەرونیان زۆر ئاسوودەترە، زۆر خۆشحاڵترن، زۆر بەختەوەرترن وەک لەو کەسانەی کە گوێ لە گۆرانی و خراپە دەگرن. دەی برام ئەوە لە ڕووی زانستیەوە، لە ڕووی توێژینەوەی دەرونیەوە سەرماوە. زیکر و یادی خودای پەروەردگار ئینسان لە دەستی شەیطان دەپارێزێت، لە وەزوەسەی شەیطان دەپارێزێت. ئەو کاتەش ئینسان دڵ و دەرونی ئاسوودە دەبێت ئەگەر لە شەیطان پارێزراو بێت. دەی هۆکاری حەقیقی و ڕاستی ئاسوودەبوونی ئینسان و دڵ و دەرونی ئینسان، بەختەوەری ئینسان تەنها بریتیە لە بەردەوام بوون لە زیکر و یادی خودای پەروەردگاردا. سێم لە هۆکارەکانی ئاسوودەیی دەرونی بریتیە لە چاکەکردن لەگەڵ خەڵک، بریتیە لەوەی کە ئینسان سوودی بۆ خەڵک هەبێ و زیان لە خەڵک نەدات. نابینن ئینسان ئەو ڕۆژەی کە هاوکاری کەسێک دەکات کاتێک کە دێتەوە چەند دڵی خۆشە، نابینن ئینسان کە دەچێت ئیش و کارێک لەگەڵ کەسێک دەکات هاوکاری کەسێک دەکات، کە دەچێت کێشەیەکی بۆ چارەسەر دەکات و قسەی خێری بۆ دەکات، کاتێک کە دێتەوە ماڵەوە چەندە بە ئیسراحەتە و چەندە ئاسوودەیە، توانیویەتی کەسێک ئاسوودەکات و خۆشحاڵی بکات. دەی پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم والله في عون العبد ما كان العبد في عون أخيه. خوای گەورە یارمەتی ئینسان دەدات مادام ئینسان هاوکاری خەڵک کا و یارمەتی خەڵک بدات. ئەو یارمەتیە هەرچیەک کە هەبێ، هەر چۆنێک کە هەبێت، ئینسان کە هاوکاری خەڵکی کرد، کە سوودی بۆ خەڵک هەبوو، کە چاکەی بۆ خەڵک هەبوو، کە تەنانەت چاکەی لەگەڵ حیواناتێکیشدا کرد، دەبێتە هۆکاری ئەوەی کە ئینسان ئاسوودە بێت،
دەبێتە هۆکاری ئەوەی کە ئینسان هەست بە خۆشی بکات بۆ کەسێک ئەگەر ویژدانی زیندوو بێت. پیاوێک هاتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەی پێغەمبەری خوای دڵم ڕەقە، بەزەیی لە دڵمدا نییە. ئینسانیش کە دڵی ڕەق بوو ئەو کاتە ئاسوودەیی بۆ دڵ و دەرونی نایێت. گوتی ئامۆژگاریم کە شتێکم پێ بڵێ بۆ ئەوەی کە دڵم نەرم بێت. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئایا پێت خۆشە دڵت نەرم بێت و پێداویستیەکانت جێبەجێ بێ خوای گەورە بۆ جێبەجێ بکات؟ دەی فەرمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیرحەم اليەتیم، بەزەید بە کەسانی هەتیودا بێتەوە، بە کەسانی نەبوو نەداردا بێتەوە، و هەروەها وەمسەح ڕەئسەه، و هەروەها دەستیان بەسەردا بێنە لەو خۆراکەی کە خۆت دەیخۆی لەو خۆراکەیان پێ بدە، هاوکاریان کە لە ماڵ و سامانەکەتدا. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم یەلین قەلبک، ئەو دڵت نەرم دەبێت، ئەو کاتە ئاسوودە دەبی، خوای پەروەردگاریش پێداویستەکانت بۆ جێبەجێ دەکات. کەواتە هاوکاریکردنی خەڵک، دەستگیرۆیی خەڵک، ئاسوودەکردنی خەڵک، نەجاتدان و ڕزگارکردنی کەسێک لە خەم و خەفەت، لە ناخۆشی و ناڕەحەتیەک، دڵدانەوەی کەسێک کە جاری وا هەیە هەموو غەمێکی هەیە، مەراقێکی هەیە، تازیەکی هەیە، ناخۆشی و ناڕەحەتیەکی هەیە، ئەوە کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر ئاسوودەبوونی ئینسان، لەسەر بەختەوەربوونی ئینسان. ئینسان دڵخۆش دەبێت، خوای گەورەش پاداشتی ئەو کەسە دەداتەوە. کێ لە هەموو کەسێک باشترە؟ پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەو کەسەی کە سوودی بۆ خەڵک هەیە، ئەو کەسەی کە بەرامبەر خەڵک چاکە. چوارەم لە هۆکارەکانی ئاسوودەی دەرونی بریتیە لە پاککردنەوەی دڵ و دەروون لە هەرچی گوناه و تاوان هەیە، لە دەرکردنی هەرچی شوبهە و شەهەوات هەیە لە دڵ و دەرونی ئینسان. بۆچی؟ چونکە جاری وهەیە ئینسان ذیکر و یادی خوای گەورەش دەکات، جاری وهەیە ئینسان نوێژیش دەکات و تاعەت و عیبادەتیشی هەیە، بەڵام چونکە دڵی پەیوەستە بە خراپەوە، چونکە زمانی پاک نییە، چونکە ئەو دڵی هەمیشە لە لای خراپەیە، هەر وەختێک ئەوەندەیە کە لە مزگەوتە کاتێک کە چۆ دەرەوە ڕووی لە خراپەیە و دڵی لە لای خراپەیە، ئەو کەسە ئاسوودە نابێت. هەروەکو ئیبن القەیم باسی کردووە، دەفەرمێ بەڕاستی ئەو کەسەی کە ڕووی لە دوولا بێت، ڕووی لە دووشت بێت، چاکە بکە بەڵام هێشتا ڕووشی هەر لە خراپەی بێ و دڵ و دەرونی پاک نەکاتەوە، ئەو کەسە هەرگیز دڵی خۆش نابێت، ئەو کەسە سود لە عیبادەتەکەشی نابینێت. نابینن ئینسان کە بیەوێت دەغڵودانێک بکات، زەڕاعەتێک بکات، ئەگەر زەویەکە جوان نەکێڵێ و پاکی نەکاتەوە و بژاری نەکات، هەر لە خۆیەوە ئەو تۆە بەناو گژ و گیادا بکات، ئەو زەڕاعەتە و دەغڵودانەی نابێتێ و لەبەر گژ و گیا هەمووی دەفەوتێت. دەی ئەو دڵی ئینسانیش کە ئینسان پاکی نەکاتەوە لە گوناه و تاوان، لە شوبهە و شەهەوات، لە خراپە پاکی نەکەیەوە، کاکە جاری وهەیە ذیکری خوای گەورەش دەکەی بەخوا ئاسوودە نابی. دەڵێ مامۆستا بەخوا نوێژەکانم دەکەم، ڕۆژوش دەگرم، زۆر کەس وا دەڵێت، بەڵام چ دەکەم ئاسوودە نابم، دڵم خۆش نییە، دڵم توندە. ئاخر کاکە تۆ هەر ڕوود لە خراپە بێت، ئەتۆ هەر حرام بخۆی و هەر معاملەی حرام بکەی و هەر قسەی خراپ بکەی و هەر گوێ لە گۆرانی بگری و هەر گوێ لە فلیمی خراپ بگری، هەر دڵیشت لە لای خراپە بێت، بزانە هەر چەندە نوێژ و ڕۆژوش بکەی بەخوا سوودت پێ ناگەێنێت، ئاسوودەت ناکات. هەتاوەکو ئینسان دەرونی پاک نەکاتەوە لە گوناه و تاوان، هەتاوەکو ئینسان دڵی خۆی جۆماڵ نەکات، هەتاوەکو پاکی نەکاتەوە بە نووری ئیمان و ئیسلامەتی، ئەو دین و ئەو ئیمانە لە ناو دڵیدا وەکو پێویست ڕەگدا ناکوتێت، وەکو پێویست جێگیر نابێت. جاری وهەیە دەچێتە ناو دڵی بەڵام دێتە دەرەوە. ئینسان پێش ئەوەی کە هیچ شتێک بکات دەبێ یەکەمین شت دڵ و دەرونی خۆی پاکاتەوە. لا إله إلا الله یعنی چی؟ لا إله یعنی نابۆ پەرستنی غەیری خدای پەروەردگار، إلا الله ئەوجە ئیسباتەکە دێت، یەکەم جار نەفیە دوای ئیسباتە، یعنی من غەیری خوای پەروەردگار ناپەرستم، ڕوو لە غەیری خوای پەروەردگار ناکەم، یعنی تەنها ڕوو لە خوای پەروەردگار دەکەم، ئەوجا ئینسان دەتوانێت خواپەرست بێت. کە ئینسان دڵ و دەرونی پاک نەکردەوە ناتوانێت ببێتە بەندەی خوای پەروەردگار، ناتوانێت ئەو مسلمانە بێ کە خوا دەیەوێت، ناتوانێت ئینسان لە ژیانیدا وەکو پێویست ئاسوودە ببێت. بۆیە بەڕێزان ئیبن القەیم جوانی باس کردووە، دەفەرمێت یەکێک لە هۆکارە هەرە گەورەکانی ئاسوودە نەبوونی ئینسان ئەوەیە کە ئینسان دڵ و دەرونی تەواو پاک نەکاتەوە و یەکلای نەکاتەوە بۆ خوای پەروەردگار. بۆیە پاککردنەوەی دڵ و دەرون
بۆیە ئینسان دڵ و دەرونی خۆی کە پاک کردەوە ڕووی لە خوای پەروەردگار کرد ئەو جا عیبادەتیش سوودی پێدەگەێنێ و ئەو جا ئینسان ئاسوودە دەبێت ئەو جا ئینسان بەختەوەری دنیا و قیامەت دەبێت. دەرەنجامی کۆتایی ئەو بابەتە و نەتیجەی کۆتایی ئەو بابەتە و ئاراستەی ئەو بابەتە بۆ ئێمە چییە لە کۆتاییدا؟ دەرەنجامی کۆتایی ئەو بابەتە ئەوەمان پێ دەڵێت بەڕاستی چارەسەری حەقیقی بۆ ئاسوودەیی ئینسان و بەختەوەری ئینسان لە دنیا و لە قیامەتدا بریتیە لە دەستگرتن بە شەریعەتی خوای پەروەردگارەوە. بەخوا بتەوێت لە غەیری ئەوە ئاسوودەبی خۆت دەخەڵەتێنی، شتێکی کاتیە. ئیوا هەیە دەڵێ کاکە ئەو حەرامە نەخۆم بەخوا خەم و خەفەتم ناڕوات، دەی بەخوا لە حەقیقەتدا هەر خەم و خەفەتت زیاد دەکات، بەڵام ڕەنگە ڕۆژێک و دوو ڕۆژ بە شێوازێکی کاتی شەیتان شتەکەت لەبیر بەرێتەوە، بەس بەخوا ئاسوودەی حەقیقی نابێت. یەکێک لە گۆرانی بێژەکان دەگەڕێتەوە دەڵێ ئێمە کە گۆرانی بۆ خەڵک دەڵێن و خەڵک سەمامان بۆ دەکات و بە حیسابی خۆمان خەڵک دڵخۆش دەکەین، خەڵک وا دەزانێ ئێمە زۆر دڵمان خۆشە و زۆر ئاسوودەین، بەس بەخوا دەڵێ لە دڵەوە زۆر ڕووخاوین. وەڵڵا کاتێک کە دەچینەوە ماڵەوە هەست بە ناڕەحەتی دەکەین، وەڵڵا هەست بە دڵتوندی دەکەین، هەست بە نەئاسوودەیەکی زۆری دەرونی دەکەین، خەڵک بە خۆشحاڵمان دەبینێت، وا دەزانی زۆر ئاسوودەین، بەڵام بە تەئکید دڵمان زۆر ناڕەحەتە لە ناخماندا کاتێک کە دەچینەوە ماڵەوە. کەواتە ئاسوودەیی حەقیقی لە غەیری دەستگرتن بە شەریعەتی خوای پەروەردگارەوە دەست ناکەوێت. ئەگەر ئینسان بیەوێ بەختەوەر و ئاسوودە بێت لە دنیا و قیامەت، تەنها لە دەستگرتن بە شەریعەتی خوای پەروەردگارەوە و پەیوەندی هەبوون لەگەڵ خوای پەروەردگارەوە و پاککردنەوەی دڵ و دەرونی ئینسان ئالەوە دەستی دەکەوێت. پێغەمبەر صلی الله علیه وسلم فێرمان دەکات هەر کەسێک خەم و خەفەتێکی هەبوو با دوعا بکات، با ذیکر و یادی خوای پەروەردگار بکات. ئەوە تا یەکێک لە دوعاکان پێغەمبەر صلی الله علیه وسلم فێرمان دەکات، دەفەرمێ هەر کەسێک ئەو دوعایە بخوێنێ ئیلا هەر خەم و خەفەتێکی هەبێت، ئیلا هەر دڵ ناڕەحەتیەکی هەبێت، بەهۆی ئەو دوعایەوە خوای گەورە ئەو خەم و خەفەتەی ناڵێ و ئاسوودەی دەکات و هەموو خەمەکەی نامێنێت. دەیکەوا بۆ ئینسان لە دەستگرتن بەو دینەوە دەستی دەکەوێت. پێغەمبەر صلی الله علیه وسلم لەو دوعایەدا فێرمان دەکات کە بڵێن اللهم إني عبدك ابن عبدك ابن أمتك ناصيتي بيدك ماض في حكمك عدل في قضاؤك. هەتا وەکو کۆتایی فەرمایشتەکە پێغەمبەر صلی الله علیه وسلم فێرمان دەکات کە بڵێن ئەی خوای پەروەردگار ئەن تەجعل القورآن ربيع قلبي، خوایە بەهاری دڵمان قورآن بکەیە بەهاری دڵمان خۆشکەی بەهۆی قورآنەوە، و هەروەها وەنورە سەدری و بیکەیمایی ڕووناکی بۆ دڵ و دەروونمان، وجلاء حزنی وذهاب همي، ئەو قورآنە بکەیمایی لابردنی خەم و خەفەتمان. کەواتە بەچی ئەو هەموو خەم و خەفەتە لا دەچێت، ئەو ناڕەحەتی دنیا لەسەر ئینسان لا دەچێت؟ بەو دوعایانە و بە ذیکر و یادی خوای پەروەردگارە و بە پەیوەندی هەبوون لەگەڵ خودای پەروەردگاردا دوعا دەکەین و دەپاڕینەوە، دەڵێن یا ڕەبی خۆیان گیان دڵ و دەروونمان ئاسوودە و کامەران کەی لەو ژیانە دنیاەدا بە بەختەوەری و ئاسوودەیی بمانژێنی. یا ڕەبی خۆیان گیان بە نووری ئیمان و ئیسلامەتی دڵمان ڕۆشن کەیەوە، خۆیان بە نووری قورئان دڵمان ڕۆشن کەیەوە، خەم و خەفەت و ناڕەحەتیمان قورسی ژیان و ئەو دنیاە لەسەرمان لابەری بەهۆی نووری ئیمان و ئیسلامەتی، بەهۆی ئەو قورئانە، بەهۆی نووری خۆتەوە خۆیان دڵ و دەروونمان ئاسوودەکەی، خۆیان دڵ و دەروونمان ڕوون کەیەوە. یا ربی خوای پەروەردگار بە ئیمانەوە بمانژێنێ و بە ئیمانەوەش بمان برێنی، خوایە ئاسوودە و بەختەوەر و کامەران و عاقبەت خێری دنیا و قیامەتمان کەی، خوایە ئەو دینە بەهۆی ئێمەوە جوان کەی، ئەو ئێمەش بەهۆی ئەو دینە پیرۆزەوە جوان کەی لە دنیادا. یا ربی خوایە گیان لێمان ڕازی بی، خوایە عاقبەت خێرمان کەی، خوایە بەختەوەرمان کەی، خوایە هەر کەسێک کە خەم و خەفەتی هەیە و دڵی ناڕەحەتە، یا ربی خوای گەورە ئاسوودەی کەی و دڵی خۆش کەی، بە نووری ئیمان و ئیسلامەتی دڵی ڕۆشن کەیەوە. برایەک داوای کردووە کە تووشی ناخۆشی و ناڕەحەت و بەڵام مصیبەتێک بووە کە دوعای بۆ بکەین، یا ربی خوای گەورە ئەو بەڵام مصیبەتی لەسەر لابەری، یا ربی خوایە هاوکاری بکەی، خوایە هەر کەسێک کە نەخۆشە و ناڕەحەتە شیفای بەخێری بۆ بنێری، هەر کەسێک کە دڵی توندە یا ربی خوایە گیان دڵی خۆشکەی، یا ربی خوایە هەر کەسێک کە نەبووە قەرزدارە هاوکاری بکەی، خوایە هەر کەسێک کە ناخۆشی و ناڕەحەتیەکی هەیە بە نووری ئیمان و ئیسلامەتی دڵی ئاسوودە و کامەران کەی. یا ربی خوای پەروەردگار مسلمانان لە هەر شوێنێک هەن سەریان خەی، بەتایبەت مسلمانانی غەزە، یا ربی خوای گەورە سەریان خەی و پارێزراویان کەی، یا ربی خوای گەورە ئێمەش عاقبەت خێری دنیا و قیامەت کەی، لەسەر ئەو دینە بمانژێنی و لەسەر ئەو دینەش بمان برێنی،
لروجي قيامتي جدا لبهشتي برنأز نعمتي خوت همومان بيك وكوب كيوا آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم. وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.